بینەرانی ئازیزی ئەناڵتی ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە بەشی دووهەمی ئەم بەرنمەیە پێتان دەگەینەوە کە تایبەتە با قسەکردن لەسەر ئەنفال وەکو تاوانێک و وەکو خزمەتکردن بە کەسوکاری ئەنفالکراوەکان و هاوکات قسەکردن لەسەر ئەو کەسانەی کە تۆمەتبارن بە ئەنجامدانی تاوانی ئەنفال لەگەڵ بڵین سەربازەکانی عێراقدا. بڵێ بۆم بەرنمەیەش مامۆستا ئارام وەزیری شەهیدان و ئەنفالکراوەکان لەگەڵمان دەبێت هەروەکو جاری پێشوو کاک ئەحمەد مەجید بەرپرسی نووسینگەی باشووری ڕێکخراوی چاودێری کوردۆسای چاک، کاک عادل عەبدوڵڵا پارلەمانتاری عێراق، هەروەها کاک لەتیف فاتح فەرەج وەکو نووسەر بەردەوام دەبێت لەگەڵمان. دووبارە بە خێراتنی میوانەکانیش مەکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشا و لەگەڵمان نابوون. کاک لەتیف دێمە لای تۆ. مستەشارێکی گەرمیان دەڵێت کاتێک بەرپرسانی ئەم هەرێمە بەرامبەر مستەشار و جاشەکان قسە ناکەن پێویستە میلەت تێبگات کە ئێستا کاتی ئاژاوە نییە. تۆ چیاڵی؟ وەڵاوە ڕەشەیەکی ناشرینە، زۆر ناشرینە، زۆر عیبە ئینسانێک لە ڕۆژگارێکە میلەتەکەی بەجێهێشت بێ سەنگەری لە میلەتەکەی گرت بێ ئێستا بەم شێوەیە هەڕەشە بکە. ئەمە جۆرێکە لە هەڕەشە کە خۆی منەمان کەس نەیوت تۆ دەبێت مستەشارانە بکوژن، هەموو جارێ وتومانە ئەڵێن با بڕۆنە بەردەم خۆ زۆر تەبیعیەکە کە خۆ دنیا آخر نابێ. ئەی باشە بۆ کوڕی فەقیر و بەدبەختی ئەم میلەتە کەم پێشمەرگە چۆتە بەردەم دادگا، کەم پێشمەرگە کەم کوڕی بەدبەختی ئەو دیانە براوتە بەردەم دادگا. این نییە کابە کەس نابێ ئەگەر ئەمانە بڕۆنە بەردەم دادگا بیسەلمێن ئەمانە تاوانبارین یا تاوانبار نین. بۆ ئاژاوە دروستە بێ. یعنی ئەم برادرە بە بەردەوامی خەیاڵی لای ئەوەیە چۆن بگەرێتەوە بێتەوە جاش. ئەمە کارە ساتە نابێشتیوە. ئەم برادرە بە بەردەوامی خەیاڵی لای ئەوەیە چۆن لە میلەتەکەی هەڵگەڕێتەوە کە ئەمە دەبوایە لەبریەوە خەریکە ئێمە داوای لێبوردن لەوان بکەین، دەبوایە لەبریەوە ئەو باتای داوای لێبوردن لە میلەتەکەی بکرایە بەبێەوەی کەس پێی بڵێ، بەبێەوەی دادگاش بڕیار بدا، بەپێەوەی حیزبیش پێی بڵێ، بەبێەوەی حیزبێکیش داڵدەی بدا، دەبوایە باتابی و تا میلەتەکەم کەمە لە دنیای زۆر واریدە، زۆر داوای لێبوردنەکەم. ڤێتنامیەکان زۆریان وایان کرد. ڤێتنامیەکان داوای لێبوردنیان لە میلەتەکەیان کرد کە بوو نەجاشی ئەمریکا بۆ بەلاکی خۆی. بەڵێ داوای لێبوردنیان کرد لە میلەتەکەیان، نەکرد داوای لێبوردنیان کرد لە وڵاتانی تر کاریان نەکرد لە ستا پەنجای ئەو معاشەی کەوەریان نەکرد بۆ کەسوکاری قوربانیەکان بوو لە ستا پەنجای بۆ بناڵەکانی خۆیان بۆ خۆیان. ئەمە ئاشتەوایی کۆمەڵایەتێ لە ئەساسا. ئێمە من پێشتری ژوتم ئێمە کەسمان لێ زیاد نییە، کەس لە میلەتە زیاد نییە. ئەسڵەن میلەتێکی زۆر بەدبەخت و نەکبەتین پارچە کراوین، کۆڵۆنی کراوین، خاکمان خەڵکمان ئیبادە کراوین. ئێمە ئەڵێن کە بابێنەوە ناو میلەت ئێمە ئاشتەواییمان قبوڵە، بەڵام ئاشتەوایی بۆ ناکا ڕەشەمان لێ بکرێت. جا باشە کاوە ڕەشەیەوە بکە بڵێ بۆ ئاژاوە دروستە بێ. بەڵێ زۆر سپاس مامۆستا. کاک لەتیف ئەمە ناوەنێت هەڕاشە قسەیە مستەشارە. ئایا ئەمەوە ناگەێنێت کە ئەم مستەشارانە دڵنیاییان وەرگرتووە یاخود لە بارێکی نەفسی مطمئین و دڵنیادان کە هیچیان بەرامبەر ناکرێەوە؟ لە بەرنامەی بەڕاشکاوی کەناڵی ئەنارتیە یەکێک لەو کەسانەی کە ناوی هەیەوتی من بڵێن دڵنیاییم وەرگرتووە یاخود بەڵێنم وەرگرتووە لە سەرۆکێرم کە نەچمە بەردەم دادگا. ئەوەی تاوانباری جنۆسایدە ئێمە وەکو وەزارەت دوای چەند هەفتەیەک لە دامەزران چوونە بەغابن باسی ئەوم کرد بۆی بزانانی ئەمە چەند سوورین لەسەرەوە کارێکی واکرا بە هیمەتی هەموو لایە کەڵبەتە ئەو دادگای هەڵراوە مەبەستەکە ئەوە پرسێکی زیندووە ئەوەی تاوانبارانی جنۆساید بن ئەبێ بستنە بەر دادگا ئەبێ ئێمە هەوڵ دەین. و لەم ڕۆژانش هەفتەی ڕابردوش کە ئەو یاسای لێبوردنی گشتی هەبوو لە پەرلەمانی کوردستان من خۆم لەگەڵ بەڕێز کاک ئەرسەلان باسم کرد لەگەڵ بەڕێز کاک محەممەد شارە زووری سەرۆکی لیژنەی پێشمەرگە و شەهیدان ئەو من باسی ئەوم کە داوام کرد کە ئیستیسنا بکرێت تاوانباری جینۆساید نەخرێتە ناو لێبوردنەوە ناکرێەوە بە تەنها حتا بە پەیمانی نێودەوڵەتیش ناکرێ ئەوانە بدرێنە دادگا ئەوەی تاوانباری جینۆسایدە. و ئێستش ئێمە ئاڵێن ئێمە پێمان باشە ئەوەی تاوانبارە بدرێتە دادگا ئەوەی هەڵوێستی ئێمەیە، بەڵام ئەمە تێکەڵ نەکرێت لەگەڵ لێبوردنی گشتی و پرۆسی سیاسی کوردستان. ئەمە دووشتی جیاوازن. تۆ ئەوەی کە ساغ بۆەوە بەڵگا هەیە ئەبێ کاری لەسەر بکرێ. ئەمجا ئەو دڵنیایش پێیان نابێ من پێم من تەواویکەم منش پێم باشە ئەوە دڵنیایش پێیان نابێ. ئەوە ئێمە ئەڵێن ئەوەی تاوانباری جینۆسایدە بێ بزانێن ڕۆژ لە ڕۆژان ئەم ملەتە هەوڵەدا لێرە بن لە دەرەون ئەبێ هەوڵ دەین ئەو تاوانبارانەی جینۆساید بردێنە دادگا بە پێی ئەو پیاوانەی یاسایی کە هەیە. یعنی ئەوە شتێک نییە دڵنیایی نابێت پێیابێ.
ئەبێ مەترسیان هەبێ چۆن بەردەوام مامۆستا بمبورە چۆن دڵنیایی پێیان نەبووە باش، ئەوەی یەکێک کاری لە لەسەر مستەشارەکان کار ئەڵێت یەکێک لە کاری مستەشارەکان لەسەر ئەنفال کاری کەسوکاریان فالکراون و ئەنفالکراوەکان بەبێ عەقڵ ناوەبات لە لێدوانێکیە یەکێکی تریان ئەڵێت پێویستە میلەتی کورد بەبەستی کەسوکاری ئەنفالە ئاژاوە دروست نەکەن ئەمە دڵنیایی نییە چییە؟ پێمانە ئەوەی تاوانبارە ئەوەی بەڵگەی لەسەر ئەبێ بدرێتە دادگا ئەوەنی ئەوەش ساغی قسەی ئێمەیە بەڵام تێکەڵیش نەکرێنی هەوڵی تێکەڵکردنیش هەیە هەتا نیارەکانمان دژمنەکانمان هەوڵی تێکەڵکردن جاری وایە ئەنەوەی بڵێن کوردوە خۆی وا لە خۆی کرد ئەمێ بوریای ئەوە بین بەیانی ئەگەر لیستێکی دوور و تور و درێژ هێنات کار لەسەر ئەوواکەن بانگەشەمان لەسەرەکەن ئەڵێن کورد خۆی وای لە خۆی کردووە ئەبێ بوریای ئەو خاڵەش بین کۆمەڵی خاڵ هەیە ئەبێ ئێمە بەژیری بیری لێ بکەینەوە یان هێر تەمەشای ئێرە نەکەین دەوروبەرمان لەگەڵ عێراقا و منمنانیانم ڕەچاو بکەین تێکەڵی نەکەین ئێمە کەس لاری لەوە نییە ئەوەی تاوانباری جینۆسایدە ئەرکمانە ئیشمان لەسەری کردووە ئیشی لەسەرەکەین و بەتابەتی ئەو بەرنامەی کە هەمانە بۆ نێونەتەوەی ناسانی جینۆساید ئەوانەی لە دەرەوە کە تاوانبارن ئیشیان لەسەرەکەین یانەوە بە ڕوونی ئەیڵێن بەڵام تێکەڵ نەکرێ بەڵام لە جنوسایدا لەوە ناپرسێکە خۆتی لەگەڵ یا لەگەڵنی ئەمە ڕەنگە لە ڕووی هینەوە دژمنەکانمان یان یاریەکانمان سوودی لێ بینەوەگۆی کاگەرم بەڵام لە نازنامە لە ئەوەی پێڵێن پێناسی جینۆسایدا لەوە ناپرسێمە چێ کردوێتی قەتڵعامی ئەرمەن سوارەی حەمیدیشی تیا بووە سوارەی حەمیدی ئەرمەنیشی تیا بوو بەڵام قەتڵعام جینۆسایدە یەک ڕێیم هەیە نە من هیچ کەسێکی هەرێمی کوردستان نەوەکا لە عامە پێیەوە نەوەکا لە خاستەی کە سوکاری ئەنفالی پێ پێم وانە کەس بتوانێت لە زیاتی ئەوان قسە ڕاست دوا بڕیار لای خۆیانە من ما بخۆم نادەم لە زیاتی ئەوان قسە بکەم بۆیە کەواتە مەبەستانەوەیە کە کەسوکاری ئەنفالکراوان کەم تەرخەم بوون کە نەخێر ئەوان مادام خاوەنی ئەوڵ وەخیلی ئەو حەقن کەس ناتوانێت بڵێ لە زیاتی کەسوکاری ئەنفال لە خەڵک ببووریە ئەوەی کەسەوەیە تۆ بە دەنگی هاوڵاتیانی کورتچویتە پارلەمانی عێراق ئەمە نکۆڵی لێ ناکرێت کەواتە تۆ نوێنەری ئەم هاوڵاتیانی بەڵێ من دەڵێم کاتێک کەسکاڵایەک تۆمار دەکرێت بەپێی یاسای سزادانی عراقی مدعی بە حەقی شخصیمان هەیە داواکاری مافی کەسیمان هەیە چێ داواکارانی مافی کەسی بکاک عادلێک دقا ئێمە بەڕاستی ئەڵێم کە سوکاری قوربانیان زۆربەی ئەمانە سکاڵای تۆمار نەکرێت زمانی دایکی منە لەکوێ سکاڵا تۆمارکە لە حاڵەتێکە لە گەرمیان پیرەژنێک کە نات بەدەستی مناڵەکانیان لەگیرێ لەکوێ سکاڵا تۆمارکە لە هیچ جێگایەک لە کوردستان ئەسڵەن کاتی دادگای ئەنفال کاتی دادگایەکە زۆر بە سڕی کەسێک هاتنە چپانە بنگوێەوە تۆ بێ سبەینە شایەتیەوەی کام دادگا هاتووە لە ناوچەکان کراوەوە هەموو کەسوکاری تەنانەت بە شخصی لەسەر ئەو تۆمەتبارانەش پێڵێن دادوەری گوێزەرەوە دادگایەک دابنرێ نوێنەری دادگای باڵای فیدرال دابنرێ و شەکواکان وەربگرێ بەداخەوە قسەی لەسەر نەکە نووسینیش باوکە داوامان من دەڵێم نابێت کەس لە زیاتی کەسوکاری ئەنفال قسە بکە مافی ئەوەی نییە کە لە کەس ببوورێ مافی خۆیانە کەسکاڵە بەس پرسیارێک لە کاک ئەحمەد دەکەم دادگای باڵای تاوانەکان کە دانرا لە عێراقدا عەلی حەسەن مەجید لەسەر کەیسی هەڵەبجە دادگایی نەکرا ئەوانەی کە ئەو بڕیارێک کە لەسەر کەیسی ئەنفال دەرچوو بۆ زانیاری هەشت بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچوو من زڵنیایەکی کەیسی ئەنفال کە بوو بە جینۆساید لە کام دادگا بڕیارەکەی دەرچوو لە دادگای باڵای تاوانەکان دەرنەچوو بە بڕیارێکی حکوومەتی عراقی و پشتیوانی کورد لە سیاسیەکان دروست نەبوو مافی خۆیانە کە لە بەردەم دادگای ئەوانی تر تۆ باسی علی حەسەن مەجیدت کاکات ئەی سوڵتان هاشم ئەی نزار خەزرج ئەمانە هەموویان بڕیارەکەی دادگایەک نەبووە بۆی کەسوکاری ئەنفال ئەو بڕیاری کە تایبەت نەبووە پرسیارەکەی من ئەوەیە تۆ ئەڵەی نەبووە ئەڵێم بۆ نەبووە من دەڵێم هەبووە دادگای باڵای تاوانەکانی عراقی دەرگای واڵا بوو بۆ ئەوەی کە کاڵای خۆی ئەو بڕیارەتی مەدەی ئەزانی ئێمە باسی تخوا داوای لەبرد نەکەم ئێمە باسی ئەومان کرد ببوورە دوا قسەم ئەوەیە کە بڕیاری لێ خۆشبوون یاخود لێ خۆش نەبوون بۆ ئەم بە ڕێزان بەڵام چۆن لێبوردن چۆنە کە تۆ دادگایەک دانا لە شۆڕش قسەی خۆتان بکەن بەس گوێمان لە کاگلەتی کە تۆ بەشێکی دادگار لە شۆڕش دانایە لە بەرزان دادنایە لە سمود دانە لە ڕزگاری بە پیرێژن و پیرەمێرد خۆی ئەچێت چونکە ئێستا ئێمە لە گەرمەی دادگایکردنی کەیسی ئەنفالوانەیە خەڵک هات شکاتێدا شکاتی ئەدایە دەستێمەوە ئێمە نووسەر بوون خۆمە هیچمان لا ناقەتەفی وەلا جەمل هات ئیدایە دەستمانێت کاکە تخوا ئەمەش بگەێنن من بڕوام وایە ئێستش لیژنەی تەقەسی حقایق بێت لە شۆڕش و ڕزگاری
لە ڕێگەی دادگاوە شتێکی قانونی لە ڕێگەی دادگای تاوانەکان ڕژەمەوە بێت نووسنگەی دادوەری دابنا لەوەیە ئەوەی پێڵێن دادوەری گوێزەرەوە یەک نەفەر نییە شکات نەباتە بەردەمەوە دادگایە یەک نەفەر نییە شکاتەکە شەکە باسی هەموو زەروزیانەکانی شەکە چۆن نایکە باسی و تاوانبارانە شەکە کە لە پرۆسەکانی کە گیراوە کە بەدەستی جاش و مستەشاری بکەینەوە با لە ئێستا من تەمەنەوەی ساهلی کارکردن هەیە کە بڵێن هەوڵدرا بە هەموو لایەکمان دادگاکە هێڵڕایەوە ویستان دایخن سەری لەگەر ئێستاکە ماوەتەوە کۆمەڵی کەس ئێمە نزیکی 16 کەیسە لەوانەی تریش بێتە پێشەوە ئەوە نەماون دادگایی نەکراون لە چوارچێ ئەوانەوە ئێمە وی کاگتیڤش باسی کردێنی ئەگەر ئێمە کار بکەین بۆ ئەو دادگای باڵی تاوانەکان بە زوندی کار لەسەر ئەو کەیسانە بکە کە ئەم تاوانانش ئەگرێتەوە ئەم تاوان بارانە مامۆستا بمبوورە کاگلەتیڤ بە وازحی وتی دڵنیایە لەوەی کە دادگای باڵی تاوانەکان بەشێک فەرعێک دادگایەکی محکەمەیەکی یعنی گەڕۆبێنێ لە منطقەکە داینێت ئێ باشە کە پێتان باشە هەوڵی بۆ نادەن ئێوە دەسەڵاتی باڵان لە مەسەلە ئێستا ئێمە ئەگە کاری بۆ بکەین ینی هەوڵ دەین بزانین ئەگە دەرگایەک بدۆزینەوە ئەو ڕێگەی نزیک بکەینەوە ئەو کاریی باشە بەڕاستی ینی لەبری ئەوەی شادی ئێمە ئەو خەڵکانێکە ئێستا کە توانیان نییە بچنە بەغا و مەترسی و ڕێگای ناخۆشۆنە مەکار بکەین دادگایە هێندە قورسە بەشێک ئێمە ئەبێ هەوڵی بۆ بدەین ئێمە جارێ نازانین چۆن بەڵام ئەبێ خەباتی بۆ بکەین هەوڵی بۆ ئەگەر بکرێ بڵێن بەشێکیان لێرە بێ یان میکانیزمێک بدۆزرێتەوە هەوڵێکی بۆ بدەنەوە کارێکی باشە ئاسانکاریەوە یعنی سە دادگاکە ماوە بۆ ئەوەی لەبەرەوەی کەیس وتمان کارەکانی تاوانەوە بووە چکە ئیشی لەس ماوە تاوان ماوە ئەتوانین لە ڕێگەی ئەوە ئەگەر هەوڵ بدەین بمبوورە میکان باست لە میکانیزم میکانیزمێکی تر ئەوە نییە ئێوە لەناو وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان لە فەرعەکانی خۆتان لە گەرمیان و لە سلێمانی و لە هەموو جێگایانەی کە کەسوکاری ئەنفالیتایە سکاڵاکان وەکو چۆن کاگلەتی بوتی ئێوە ئەوان نووسەر بوون شتێکی وا بکەن بۆی ئێوەش لە ڕێگەی خۆتانەوە لە ڕێگەی وەزارەتەوە بیبەنە بەغا ئەگەر نەشێتە کوردستان پێمان بکری بۆ ئەوەکە تاڕانەوە مەسەری دادگایەوە کاگعادل ئەزانێ مەسەر بەتابەتی ناو عێراقە شتانە جیاکراوەوە دەسەڵاتەکان و دادوەری ئەوانە ئێمە وەکو بڵێن لایەنی کاری سیاسی وەکو کاری حکوومەت ئێمە هەوڵە دەین بۆ ئەوە ینی لەگەڵیان قسە بکەین چەند بەدەنگمانەوە دێن بەڵام بێ هەوڵی بدەن نەکاری ئێمە لە پەرلەمان لە شوێنەکانی تر بەگەر میکانیزم بدۆزێتەوە ئاسانکاری ئەو کارکردن لەسەر ئەو کەیسانی کە ماون ئێمە پێمان وایە زوندون لە دادگاکە ماوەتەوە ئێستاکە و بڵێن کەەوە کاریشی باشە کە ماوەتەوە بۆ ئەو ماوەتەوە کار لەسەر ئەو کەیسانە بکە ئەبێ ئەو کەیسانە زوندوتر بکەینەوە کاری زیاتر بکەین ڕاستەوە کاگلەتی داواکاری گشتی توانێ وەرکە لە ئەستۆ بگرێت بەڵێ من جارێتی شوتم بە ئەو بەڕێزانش قسەی خوان بکەن یەک نەکداوە ئێستا دادگای باڵای فیدرالی ئەگەر یەک لە ڕووی قانونیەوە دادوەرێکیژنا کەسێکە ئەوە چی پێڵێنەوە یاریدی قانونی نازم شتێکی لە قانون لە محکەمەکانە کەسێ بنێرێ بڵێ ناو محکەمەکەیش دادان لە محکەمەی کەلار لە محکەمەی چەمچەماڵ بڵێ تۆ ژوورێکی بۆ تەرخانکە بڵێ ئیشتەوە بێ ئەمە کۆکەرەوە من قەناعەتم وایە هەموو شەکواکانە چێتە بەردەستی بڵێ کاگ ئەحمەد ئێوە وەکو کەسوکاری ئەنفالکراوان وەکو نوێنەری ڕێکخراوێک بۆ پەناتان بۆ داواکاری گشتی نەبردن بەدڵدایمە هەوڵمان داوە و کاریشمان کردو لەسەر و جانوە بەڵام ینی هەندێک جار قسە ئەڕات و وەڵامەکەی نییە کەسوکاری ئەنفال داواشیان کردو ئێمە شۆ ڕێکخراوەکان قسەمان کردو بەڵام مشکلەکە لەوەیە بە دووادەچوونی یاخود حکوومەت یان دەسەڵاتی قەزایی وەڵامی ئەو مەوزوع ناداتەوە من ئەڵێم ئەگەر لێم تێبگەی وتم بۆ کەیسەکانی ئەنفال کەسوکاری ئەنفال زۆر بەسڕی ئەبران ینی بە دوای گەڕانەوەژی یانە کەناڵەکانی ڕاگەاندر بتبیە ئەو کەسە ڕۆشتەوە بۆ سکاڵا بۆیە بە تەسەوری من وەکو پێ باسشم کرد ئەکرێت وەکو لەتیفیش باسی کرد لە هەموو ناوچەکان بکرێتەوە ئەو هۆکاری بەنهێنی برنەکە چی بوو کارەکانی وڵی ڕەنگە من بیگەڕێنەوە بۆ مۆزوعی سیاسی و ئەوانە کە ڕەنگە گەر چوار با بڵێن شاید حاڵ لە ئەم دیوبێت چواری تریش لەو دیو وایە بەزەکان وایتر ئەگە ڕەنگە حیزبایەتی بێ ڕەنگە سیاسی بێ ڕەنگە وای لات بوو کەواتە ئەوەش بە حزبی و بە سیاسی بە دڵنیایەوە ئەنفاریش من بۆ خۆم قەناعەتمە زۆر جا هەڵدراوە لەگەڵ ئەو ڕێی کاک ئەحمەددانی من یەک پرسیار دەکەم ئەم بڕیارەی دادگای باڵای تاوانەکان لەسەر ئەنفال لەسەر چه ئەساسێک دەرچوو بەڵام ئەوەڵێ ئەم قەزیە وەتەنیە ئەم مەسەلە نیشتیمانیە دابش کراوە بەسەر دوو زۆنە وەکو کاگلەتی بیژووت چەند کەس شاید حاڵی ئەنفالمان بینی خەڵکمان بینی لە شاشەکان لە حەزم بپرسین وڵایەکێک بوو لەوانەی کە خەڵکی گەرمیانە لە شاشە بینیمان کە شایەتی خۆیدا لەسەر قەزی ئەنفال وەکو بۆ زانیاریشتان ئێمە کاتێک کە دادگای باڵای تاوانەکان دامەزرا نوێنەری کوردی تێدا بووە دادوەری کوردی تێدا بووە و لێکۆڵەرەوەی دادی کە
هاوڕێی خۆم بوو لە کۆلیژ لەگەڵ من بووە ئەو ئاگادارم ئەڵێنی خەڵکەکان براون قسەی من لەسەرەوەی ئەوەی ڕستێک بۆی من طبعا من وەک کەسێک لە مەحکەمەی سەدام بەشداریم کردو نەک وەک شاهید بەڵام وەکو کەسێک کە داوت کراوەمانە یەکێک لە ئامانجەکان بەڕاستی با تۆزە واقعی بین ئەو کاتە ئەمریکیەکان لە پشت دۆزینەوەی شاهیدەکانەوە بوون ئەمریکیەکان بە نەهجەی خۆیان ئەیانوت یعنی ئەوەندە بەنهێنی ئەو کاریانە کرد بۆ خۆیان حمایەت الشهود قانون حمایەت الشهود ڕێک ئەوان ئەوەی لە ئەمریکا هەیە ئەویان بەکارهێنا لێرە ئەوە یەکێ لە سەبەکان بۆی کە من چونکە من ئاگادارم من کاگنەتیڤ ئەوان ناترسن کە سوکاییان کاگنەتیڤ مەبەستم چەند کەس بۆ نمونە لە گەرمیان چەند کەس بران بۆ شایەت حاڵی ئەمە گرنگە یعنی هاتن بنکەیەک بکەنەوە لە جێگایەکدا بنیشن هەموو کە سوکاری قوربانیان بێن شایەت حاڵ بوون لە کەیسی ئەنفال مەبەستم لەوە دێ بە من ئەڵێ بە شێوازێکی سڕی بە من ئەڵێ و دەستی منەگرم ئاگادار نیم بەڵکو یعنی ئەبێت جیاوازی بکرێت لە هەر ناوچەیەک یان پرۆسی ئەنفال کراوە چەند کەسێک ببرێ یعنی خەڵکی باش برێ نەک بە سڕیەوە من بێم کاگلەتیڤ ببم لەبەرەوەی کاگلەتیڤ نزیکە لەمنەوە مشکلی ئەنفالش جیاوازی تیاکرێوەی تیاکرا من بڵێ فڵاکەس ڕۆژ با من یارمەتی بدەم لە یەک نمونەیە کەیسێک هەبوو جگە لە ئەوەی ئەنفال کرابوون نفوسەکەشیان گوازرا بووە بۆ سلێمان بەک گوازرا بووە یەکێک لەوانەیە کە بەدوای ئەم کەیسەیە بۆی شایەدێک لەوان بدۆزێتەوە و هەویەکان بدۆزێتەوە طبعا خۆی لە ئەمریکا بوو هاتە لە سلێمانیەوە هاتە کەرکووک طبعا ڕەنگەی سەر پێویست نەکا باسکەین کە لەکوێ بوو بەشێک لە چاو پێکوتنەکان لە لێرە لە سلێمانی لەکوێ کرا و لە هەولێر لەکوێ کراوانە کە کاتی نییە بەڵام هاتە کەرکووک لە کەرکووکەوە من لە خزمەتیا بووم سوپاسی شەکەم یادارم ئێستا ئەو ئەگەرە و بەرنامە بینی ئەزانیە بە یەکەوە چونەتە سلێمان چونەتە دووز لە دووز نەمان دۆزی و نادۆزیکە چون لە سلێمان بەگ عایلەکەمان دۆزیەوە هەویەکانیان طبعا لەوێش بۆ ڕسمگرتنی چونکە مدیری ئەو دەستگایە لە سلێمان بەگ ئەوتون قبول ناکەم ڕسمی ئەم هەویانە تۆ سجلی نفوسە چۆن نەکرێ ڕسمی بگریتوانە ئەم برادرە بە سیغەی خۆی هەوڵی خۆی ئەوەی کرد بردی لەبەرەوە زۆرێک لە سڕیات پەیوەندی بەو قانونەوەی من نازانم ڕۆمەلای میوانەکانم زۆرترین کە سوکاری ئەنفال مشارک زۆر بە کورتی ئەگەر مەبەستمان ئەوە بێ هەرچی شایەتی ئەنفال هەیە وەربگیرێ بە 10 ساڵی تریش بە 15 ساڵی تریش تدوین ئیفادات ئەنجامەکەی گرنگە ئەنجامەکەی ئەوەیە کە محکەمەی دادگای پاڵای تاوانەکان بڕیارێکیدا لە بەرژەوەندی کە سوکاری ئەنفال لە بەرژەوەندی کورد ئەنجامەکەی گرنگە بۆ ئێمە کە بە جینۆساید بەڵێ زۆر سپاسی میوانەکانەکەم دڵنیام ئەوان قسەیان زۆر ماوە منیش پرسیارم زۆر ماوە بەڵام لەبەرەوەی میوانەکانی پشتی مێزەکە لە شوێنی دوورەوە هاتوون و زۆر ماندوون بۆیە ئەبێ کاتیش بەوان بۆ ئەوانیش خۆیان پرسیارەکانی خۆیان ئاراستە بکەن سەرەتاش دەچینە لایم کاکەیە گەرازێت نەبێ ناوی خۆت بڵێیت و پرسیارەکەت زۆر سپاس بۆ بەرنامەکەتان ئامانج لە سەمسەماڵە بڵێ پێشەکی ڕووی دەمەکەمە مۆسارام بەداخەوە هەر بەرپرسێک لەم هەرێمەیە کە دەمەکاتەوە قسا کە باسییان فالەکە یەکسەر بەوە دێتە زمان کاڵێ خانومان بۆیان کردو و موچەمان داوپیان لەگەڵ ئەوەشە مستەشاری وا هەیە دەوارسی ئەنفال کۆکەرەوە ناگاتە موچەکەی ناگاتەوە و ژیان و شوێن و ژیانیشی لەوان گەلێ باشترە و داڵدەش دراون و پۆستیشیان هەیە لەناو ئەو حکومەتێ بەڵێ ئەمە پرسیاری یەکەمت بوو بەڵێ مامۆستاگیان وەڵامی تۆ وەڵامەکەی من تۆ خۆت پرسیار لە من کرد چی کراوە ئەوانەیە ئێمە دەستمان پێ نەکرد یەکەم پرسیاری خۆ دوا بوو کە پرسیارێکن کە چی کراوی بڵێ چی کراوە چیش نەکراوە ئەوانان دێک کراوە کە بێ باسێکی حقایقن ئەوەش نەشکراوەویش ینی کاری لەسەر بکرێ و دەربارەی ئەو موچانە ئێمە پابندین بەو یاسایەوە بەو خزمەت گوزارێنی کە ئەبێ بیکەین و وەکو وزارەتیش ئێمە کار نەکرد لەسەر ئەوەکن کار لەسەر چاکردنیشێکنەوە ئەمە یاسامان هەموار کردوێتەوە داواکاری ترەکەینی بەرگری لە مافەکانیان ئێمە پێمان خۆشە ئاستی ژیانی ئەوان بەڕاستی بەرز بێ ینی ڕاستە ئەوە پێمان خۆشە بەرز بێ شایستە بێ و داوای قەرەبووکردنەوە یاساکەوە خەریکین کە عادل باسکرێ ئێمە خەریکین یعنی ئێمە هیوادارین بتوانین ژیانی کە سوکاری شەهیدان بەڕاستی بەرزتر بێتەوە ئەمە داواکاریشی خواستیشی ڕاستە پرسیاری کە سوکاری ئەنفال لە ناحێ شۆڕش لە حاڵ و گوزەرانێکی یعنی لە بارێکی دەرونی زۆر نە ئارامە ئاژین
لەگەڵ ئەوەشان نەخۆشخانەیەکی دەرونی هەیە بۆ 2 ساڵە تەواو بووە تا ئێستا هیچ کارمەندێکی تیادا نەمەزراوە بۆچی ئێوە تا چەند ئاگاداری مەسەلەی ئاگادارینەوەی بۆ ناحەی شۆڕژمە لەگەڵ بەڕێزکار دکتۆر بەنەم سەردانی ئێوەمان کردوانی هەنێ بەراورد کرا لەگەڵ ڕابردووی ناحەی شۆڕشکە ئێستا شەر بێبەرزتر کرێتەوە ینی باشتر کراوە لە هەندێک خزمەتگوزاری لە جاران ئەوەی دەرونیەکە ڕاستەکە ئێمە کە دەست بەکار بووین ئەوە پلانی ستافی نەبوو یەکێ لە شێشەکانمان ئەوەیە ئێمە ماوەی چەندین مانگە لە گفتوگوۆین لەگەڵ ڕێکخراوێکی ئەڵمانیسکۆی ئێمە خۆمان پسپۆرمان نییە وەکو کورد بەڕاستی چەندین سنتەری ترمان هەیە ئەوە یەکێکە لە کێشەکانمان پسپۆرمان نییە لەوەیە پسپۆرەوە ئەوە نییە زانکۆی تەواو کرد ئەوە پسپۆرە بێ شارەزایی هەبێ بزانێت چکە ئەمە تەعاملێکی زۆر حساسە لەگەڵ کەسوکارێکی ئەنفالەکە ئەچێتە لەوێ وەکو باڵین تێداویستێکی تایبەتی هەیە ئەبێشی پسپۆر بێ شارەزایکی زۆر باشی هەبێ ئێمە ئەوە نیمانە ینی ڕەوانێت چەندانەیە کە بێنە کوردستان بەڵام و پێویست بۆ ئەو شوێنە نییە چیمان کرد پەنامان بردەوەی لەگەڵ ڕێکخراوێکی ئەڵمانی قسەمان کردووە ئێستاوە خەریکی نێن گفتوگوین بۆ ئەوی ڕێکەوتنێک بە ڕێکەوتنێک ئەوانە وەکو وەزارەت خەریکی ئەم مەسەلەیەن یاخود لەگەڵ وەزارەتی تەندروستیە لەگەڵ وەزارەتی تەندروستی کەمجا قسەمان کرد ئەوانە زیاتر شتەکە لای ئێمەیە ئێستا ئەو پسپۆرانە نەبوو ڕاستی ئێمە دانیشتین و ئێستا کە ناڵم لەگەڵ ڕێکخراوێکی ئەڵمانی سەلایەنیشتری ئەڵمانی شاتۆتە پێشەوە خەریکین لەگەڵ ئەوانە بەهۆی ئەوەی بێنە پێشەوە جە دوایەوە ڕاهێنان بە ستافی خۆمان بکەن بە خەڵکی خۆمان ئەوە ڕاستەینی ئێمە شارەزامان نییە لەوە ئەوە کێشەی ئەومانێ ناشمانوێت کەسێک دابنین بەڕاستی بەیانی کێشە دروستکات و چکە لایانی حساسی و قانونی و ئەخلاقی وانەی زۆری تایە بەڵێ پرسیاری سێم لەگەڵەوەی بڕیاری دەستگیرکردنی مستەشارەکان هەیە هۆکار چییە کە پاڵپشتیان نەکرێ وەک لەوەی دەستگیرکرێن پاڵپشتین ئێمە لەگەڵ ئەویان دادگایی بکرێن بستە بەر دادگا داوامان تۆ لەگەڵەوەی مامۆستا من بەکردەوە کارمان کردو بەکردەوە چوینە بەغدا ئەوە کاگعادی لێرێ چوینە بەغدا داوامان کرد ئەو دادگای بمێنێتەوە بۆی دادگایی ئەوانە بکرێت تاوانباران بە نووسرامان کردو جەختمان کردوێتەوە لە ئەو هەفتەی ڕابردوو لە بەڕێز پەرلەمانی کوردستان داوامان کردو ئەوانە نەگرێتەوە لێوردنی گشتیە ئێمە لەگەڵ ئەویان تاوانباری جنۆسایت بێتە دادگا شێخە تایر کە سوکاری ئەنفال لە چەمچەماڵەواتوم پرسیارێکی زۆر گرنگمەیە بۆ مامۆستا ئارام ئەویش ئەوەیە سەبارەت بەو ئافرەتانەی کە لە شاڵاوی ئەنفالە دەستگیرکران دواتر ڕژێمی باسی لە ناوچوو فرۆشتیە دەوڵەتانی دراوسێ بە تایبەتی ئەو هەشتا ئافرەتەی مسر ئێوە وەکو وەزارەت و تاکو ئێستا چیتان کردووە ینی لە پاش 9 ساڵ پرۆسی ئازادی ینی چی کراوە هیچ ڕوونکردنەوەیمان بەدەست نەگەشتو ئێمە هەموو کاتێک لەگەڵ بیستنی ئەم هەواڵەدا دووبارە ینی ئەنفالەکرێنەوە ئازارێکی زۆر ئەبینین بەڕاستی تووشی شڵژانێکی دەرونی خراپ ئەبین و تاکو ئێسێش نازانین ئەمان لە ژیانێکی خۆشدا ئەژیان یاخود ماون لە ژیاندا نەماون ینی لەگەڵ ئەوەشدا حکوومەتی یاریمی کوردستان پەیوەندی دیبلۆماسی باشی هەیە لەگەڵ وڵاتانی دەرەوە بگرێت لەگەڵ ینی ئەگاتە دوورترین وڵاتی جیهان بەڵام بەداخۆ تاکو ئێستا لەو ڕۆی هیچ شتێکی بۆ ئەو ئیشە نەکردووە خۆی ئەوە کە هاتە بەردەستمان ینی ئێمە نیازمان مەبوو من لە ژنی یاساییش داوام کرد بەڵام وەکو ئەوەی کە پێڵێن بەڵگا ینی شوێنەوارێکی دیار نەبوو هیچ بۆ ئێمە بەدواداچون بکەین ینی قسە هەیە شت هەیە باسکردن هەیە گفتوگۆ ئەوان هەیە لە وڵاتێکی دوورە بەڵام وەکو بڵێن بەڵگا یا شوێنەوارێکی دیار نەبوو ئەوانە ئەگەر شوێنەوارێکی دیار هەیە بەڵگەیەک هەیە بۆ ئێمە کاری لەسەر واتە ئێوە بەدواداچونتان کردبوو کە شوێنەوە ئێمە هاتە لا من خۆم لە داوام کرد لە بەشی یاسایی بۆی بزانین ئەم کێشەیە چۆنە کە باس کراوە بەڵام ئەوانەی کە هەبوون هیچ بەڵگەیەکی ئەوە نەبوون کە ئەمە با بڵێن شوێنەواریان کوێیە یعنی ئەوە گرنگەتەوە بە دوواداچوونێکی دوور و درێژەکەیت و بڵێن توانایەک تەرخانەکەی ئەبێتەوە شوێنەوارێک هەیە بە دوواداچوون مەبەستت لە شوێنەوار شوێناری ئەوانی بۆ چۆ براون لە چۆن بەڵگە هەبێ ئەوانە براون بەو شێوەیە ئەو نۆزدە کچەی کە کاکە باسیەکە بەڵێ کۆمەڵێکی خزمی منە بەڵێ ئەگەر بەڵگەنیە ئەوە باشترین بەڵگەیە کە لە ئیستخباراتی کەرکک ئەو ناوەی لە دۆزراوەتەوە ڕاستە کە ناوی سیانی کەسەکەیە ئیتر بەڵگەلەوە جاتر بێتە چی کاکەجان تۆ ئەحمەد ئێمە نەکەرەوەندە زۆر بەداخەوە ئێمە زۆر تریشمان بەسەر هاتووە ئینستا ئەوەکانی ترچیان بەسەر هاتووە نییە ئەوە بۆ ئەوە نەپەیە بووان زۆریش بەڵێنی 1970 بەڵام ئەمە بۆ شوێنەوارەکەی هێڵم یعنی تۆ ئەبێ بەدواداچوون بۆ وڵاتی شتێکاکەی ئەبێ بەڵگەیشی وات هەبێ ئەو شوێنەوەردار بهێنن بۆ ئێمە ئیشی جدی لەسەر بکەین من داوام کردووە ئەو کێشەیەوە نەبێ قسەمان لەسەر نەکردبێ بەشی یاسایی من داوام کرد ئەو هاتە بەردەستم و پێمان خۆشە ئەگەر شوێنەوارێک هەیە ئێمە بە دوواداچوون بۆ بکەین
مامۆسایمە وەکو کەسوکاری ئەنفال ئەگە بەڵگە نییە بۆ ڕوونکردنەوەیەک نییە بۆ ڕای گشتی ینی بۆ ڕای گشتی ئاگدار بکرێتەوە لەوەی کە ئێمە هەموو کاتێکە باسی ئەم کێشەیە کرێ بەڕاستی ینی دووبارە ئازارێکی زۆر ینی شتێکی ناخۆشە بە تاکید ئەمە لەگەڵەوەی کە کەسوکاری ئەنفالە بەس وەکەوەی کە کەسوکاری هەموو کووردە ڕاست ناخۆشە زۆریش ناخۆشە ئەوە هەیە بەڵام تۆ شوێنەوارەکەی بڵگەمان بۆ بێنە بزان ئێمە توانای بۆ تەرخانەکەین بەڵام کە نەبێت تۆ ناتوانین بە دوای نەداری ڕوونکردنەوەی کە ینی بۆی ئێمە مەسەر ئەو توانایانە هەیە ئێمە ئەوەی لەبەردەستە مەسەر کە سوکاری ئەنفال مافوو امتیازاتەکان و توانایە بێ وا بەگەڕی بخەی کە شوێنی دیار بێ ینی بەیانی ئێمەش قسەنێتە سەرمان بڵێن توانایەک بڕێت و بڵێن کەوتونەتە شوێنێکی نادیار و نەزانرا و هەر ناشتوانی ئەوە بکەیت ئەبێت تۆ شوێنەوارێک هەبێت کە بەڵێن قسەیەک هەیە تاوانێکە کراوە ئیساڵێن گۆڕی بۆ کۆمەڵ هەیە تۆ ئەبێت شوێنەکە دیاری بە گۆڕەکە بدۆزیتەوە بۆی ناتوانین بەدوای ئەو بیابانانە هەمووی پرسیاری ترت مابوو پرسیاری دووەمم لە تەوەری یەکەمی بەرنامەکە باسیەوە کرا کە بەڕێز مام جەلال وەکو سەرۆکۆماری عێراق داوای لێبوردن لە کەسوکاری ئەنفال بکە بەداخەوە من وەکو کەسوکاری ئەنفال زۆر گلەیم لە سەرۆک مام جەلال هەیە ینی تاکو ئێستا ئێمە 24 ساڵە یادی کارەساتی ئەنفالەکەینەوە لە ناحیەی شۆڕش سەر بە خەزای چەمچەماڵ ینی تاکو ئێستا نەیتوانیوە لە یەکێک لە یادەکانی ئەوێ ئامادە بێ ئەمە لەگەڵەوە و لەگەڵ ئەوەشدا ئەمنیەتی شاری چەمچەماڵ زۆر پارێزراوە هیچ کێشەیەکی نییە لە ڕووی ئەمنیەوە ینی نەک داوای لێبوردنکە نەیتوانیەوە بێک ینی ساتێک لەگەڵ خەمەکانی ئێمە لەوێ لە کارەساتی ئەنفالە ئامادە بێت و بێت لەگەڵماناداشێت بەڵێ دەست خۆش بێ زۆر زۆر سپاس بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرین و دوایەم ناوبڕە بەردەوامە بین لە پرسیاری میوانەکان و وەڵامی میوانەکانی تر.